بەشێک لە قەسیدەی کۆمەڵێک شەهید لێرەوە تێپەڕین بۆ بەختیار جیهاد و شەهیدانی شانزەی حەوت. ئێمە لە ڕەشنووسیم گریانە تێناگەین، تاقیکردنەوەی چی بۆ باخچەکانی ئومێد ئەنجام بدەین. لێرەوە تێپەڕین کۆمەڵێک شەهید، لێرەوە تێپەڕین کۆمەڵێک شەهید. لێرەوە لەدایک بوو غوربات، لێرەوە سەری خۆی هەڵگرت نائومێدی. لێرەوە گەشەی کرد شەهادات، لێرەوە کۆتایی هات بیرەوەری. لەوێوە دێتەوە ڕابردوو، لەوێوە زەمن بە ماقپەڕێوی بەدەستی چەپی ئارەقی مێژوو پاک دەکاتەوە و بەدەستەکەی دیکەی پروشەی هۆن گریانی خۆر دەسڕێت. زەمن لەم سەفەرەدا هەر لە چاوەڕوانی دەچێت، زەمن لەم سەفەرەدا هەر لە چاوەڕوانی دەچێت. چکارە ساتێکە ئەزیزم، کراسی بێکوژەکەی دڵم وەکو گوڵە بە ڕۆژە بە زەردەی خۆرتان دەگەشێتەوە. شەقامەکان جمەیان دێت لە پێڵووی شەهید، شەقامەکان قەرەباڵغی قامەتی شەهیدن. شەهیدێک کراسەوت و کراوەکەی پێ و پێم دەڵێت خاڵۆ کیلۆیەک لە ئافاتی چارەنووسی جوانم بۆ بکێشە لە خۆشەکەی. ئێوارە میوانمان دێت شەهیدێک وەکەوەی کاتی قسەکردنی نەما بێت، هەر بەسەر هێمای سڵاوکردنم بۆ دەکات. منداڵێکی دیکەی شەهید لەعابەکانی لە باوەشدا و تووڕە لە خوددا، جەلادەکانیش لە کافتریای ئەو بەری شەقامەکەوە نیسکافەیەک فڕدەکەن. شەهیدەکان سەرکۆنەمان دەکەن، منداڵی شەهید و گەنجێتی شەهید و کامەڵبوون شەهید و پیری شەهید. نیگای ئێوارانی شاریش دەڵێی لە بندینی چەمی خوێنیندا زیندانی ئەوینە. ئەم تەرمەتەمە ختم کراوە ببەنەوە بۆ نیشتیمان لەوێ دانیشتووە، لەسەر بەرزایەکانی پشت دێ نزیک تو لە ڕێکە. ئەم تەرمەتەمە ختم کراوە ببەنەوە بۆ نیشتیمان لەوێ دانیشتووە، لەسەر بەرزاییەکانی پشت دێ نزیک تو لە ڕێکە. چاوەڕوانی گەڕیدەیەکە تەفسیری جەنگی بۆ بکات. هاوڕێم هەرچی توایەوە ئەوین بوو، ئەوینی ژیان دەمان مرێنێ، ئەوینی شار دەمان باتەوە بۆ تەنزیماتکردنی شەقامەکان و شاردنەوەی نهێنەکانی کۆڵان بە مەرگەوە. ئەوە ئێمەین دڵمان دەمرێت، ئەو ویژدانی ئێمێ بارگاوی نەکراوەتەوە بە سوودەکی. ئەتکردنی حوزنێک شۆڕش تووشی حەیز دەکاتەوە. شەهیدەکان کۆمەڵێک بوون بەجلی ڕەنگاوڕەنگەوە، شەهیدەکان کۆمەڵێک بوون بەجلی ڕەنگاوڕەنگەوە، بە نهێنی ترش و شیرینەوە، بە شەڕی ناسکی نێوپاسێکی خەتخەتی شینەوە، بە دڵداری و چەند دەستکێک سەوزەی زەردەوە بووەوە، بە باقەیەک نووسینی ئاویەوە. شەهیدەکان لێرەوە تێپەڕین، لەم لایەوە بە دەستی ڕاستدا دوو کۆڵان بەرەو خەفەت سەرکەوتن و بەرەو باخچەی ماڵ ئاوایی ڕۆیشتن. شەهیدەکان لێرەوە تێپەڕین، لەم لایەوە بە دەستی ڕاستدا دوو کۆڵان بەرەو خەفەت سەرکەوتن و بەرەو باخچەی ماڵاوایی ڕۆیشتن. لەوێوە سەفینەیەکی زەردیان گرت و گشتیان بە چەپڵە لێدان و بە خۆشتێکی پەمەییەوە تێپەڕین. چکارە ساتێکە ئەزیزم،
چکارە ساتێکە ئازیزم کێم هیلاکەتە لەسرم دەردەکات ویژدانمی خەڵات دەکەم بلوێری تووڕەیی ئەم شەهیدانە ئالوودەی کردین کەچی پاسوەردی گوێمان لەبیر چووەتەوە شەهیدەکان هیچیان ناوێت جگەل عەشقی گەڕانەوە سرم پڕ بووە لە ڕۆیشتن شۆڕشێکە مەعسوومیەتمان پێدەبەخشێت زاکیری شەهید پڕ لە کامەرانی پڕترە لە بەختەوەری لیپاولی پەلە دۆڕانەکانی مناڵی شار بە ئێستای بەدبەختیەوان ئەوەیە لە حیکمەتی فڕینیان ناگەین شەهیدەکان فێریان کردم کە لە خوددا دڵنیا نەبم بەدبەختیەوان ئەوەیە لە حیکمەتی فڕینیان تێناگەین شەهیدەکان فێریان کردم کە لە خوددا دڵنیا نەبم چونکە هەر ڕۆژێک بێت دەمکوژێ و ترسی لەرزین دەخاتە گیانمەوە و موالیدی پەپولەکان بۆ سەربازی دەخوێندرێنەوە ئەوانەی تازە چاو بە ژیان هەڵدەهێنن لە جێگەی مەمکەمژە گول لە هاوەنێکی بدەن بەدەستەوە ئەوانەی تەمەنیان گەیشتۆتە 4 ساڵ لە باخچەکانی ساوایاندا گۆرانی من دڕندەم کەس لە دڕندە نابێت گەورەتر بێتیان بۆ بڵێن دەبێت مناڵەکانی ئێمە فێری گەورەی ببن ئێمە بە گەورەی لەدایک دەبین و بە مناڵی سەردەنێینەوە ئێمە بە گەورەی لەدایک دەبین و بە منداڵی سەردەنێینەوە ئەوانەیشی تەمەنیان دەگاتە 6 ساڵ لەسەر چۆنێتی کوشتنی براکانیان پرۆڤەیان پێ بکرێت ئەوانەی قۆناغی سەرەتایی تەواو دەکەن دەبێت بە دروستکردنی چەکیە تۆم گەیشتە بن کە لەم تەمەنە گەورەتر بوون ئیدی بەڕەڵایان کەن خۆیان فێری ژیان دەبن و حەز بە خۆشەویستی دەکەن ئیدی مرۆڤیان خۆش دەوێت